وصلى الله على أو بحر نوري علم عرفانا كدرك غورناك غير علم الله سبحانه. وصلى الله على أو ذات باكي قدس آياتا كأخلاقي پسنديدي جنابي حي منانا. وصلى الله على أو حزرتي صاحب كمالاتا كأعلى معجزي قربان بن من نور قرآنه. لتو حبي خدا بو خوم بو أولاد أحبابم كحبي ما سوى دركا لدل وقبت لبتخانة. خدايا هم لتو حبي رسول اتباعي أو كإكسيري مسي ماهيتي مغشوش إنسانا. بباري يا ربي هر لحظة صدلك بارشي رحمة لسر أو هم لسر أو جمع آلو صحب يارانا. هتا آقرقريني شورشي طبع خروشي ضل كزوسو زي نسيمي صبح إيواري بهارانا. سبا تاليوي غنشي قل دكا تعليمي شكر خند نسيمي صبح دم تا پرچمي سنبل دكاشانا. هتا هوري بهاري غازكاري قل شنا إيشي هتا بلبل لسر قل نغمخوانو نال سنجانا. بلين إنسو ملك بربم زمينو آسمانانا. وصلى الله على أو بحر نوري علم عرفانا كدركي غورناك غير علم الله سبحانه. كم خوێنەر ئەدەب دۆستی کورد هەیە کە ئاشنا نەبێ بە قەسیدەی بەحری نووری عاریف و شاعری گەورەی کورد مەلا محەممەدی کوڕی مەلا عوسمانی باڵەخ ناسرا و بە مەحوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. قەسیدەی بەحری نور یەکێکە لەو قەسیدە زۆر جوانە دوور و درێژانەی کە لە مەدح و وەسف و پیا هەڵدان و مێژووی پڕسەروەری پێغەمبەری پێشەواماندا صلی الله عليه وسلم هۆنراوەتەوە و مەحوی لە ناوەڕۆکی قەسیدەکەیدا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جۆرێ لە جۆرەکان دەیەوێت لە وڵاتی کوردەواریەوە هاوشێوەی قەسیدەی بوردیە یا بوردە ئەمیش بنێرێ بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئێمە لەم ئەڵلقەی بەرنامەکەماندا دەمانەوێ قسەیەک یام خوێندنەوەیەکی تر بۆ قەسیدەی بەحری نور بکەین. واتە نامانەوێت کە ڕاوە و تێگەیشتن یا لێکۆڵینەوە لە ناوەڕۆکی بەیتی قەسیدەکە بکەین، بەڵکو دەمانەوێت بزانین قەسیدەی بەحری نور چییە، چۆن نووسراوە، گرنگی و بایەخ و ناوەڕۆکی ئەم قەسیدەیە لە چیدا خۆی دەبینێتەوە. لەگەڵ زۆر بەڕێز جەنابی مامۆستا کامەران سیوەیلی شارەزا و لێکۆڵەری ئەدەبی دەمانەوێت پێکەوە باسێک یا خوێندنەوەیەکی تر خوێندنەوەیەکی معنەویانە و عیرفانیانە بۆ قەسیدەی بەحری نووری حەزرەتی مەحوی بکەین ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. مامۆستاگیان زۆر سپاس دەکەم، سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ جەنابتان. سەلام بنیەخۆ. دەواازەیەک بزانین قەسیدەی بەحری نور ماهیەت و گرنگی و بایەخی ئەم قەسیدەیە بۆ کورد و بۆ ئەدەبیاتی کوردی و قەسیدەی بەحری نور توانین بڵێن بۆتە یەکێک لە سیما ناسێنەرەوەکانی عاریفی گەورەی کورد مەحوی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بە یادی پڕشکوی لەدایکبوونی حەزرەت صلی الله عليه وسلم پیرۆزبایی ئاراستی جەنابەت و زۆر سپاس برایانی بەڕێزی پشتی کامێرە و هەموو ئەو بەڕێزانی کە ئێستا لە شاشەی جوانی پەیامەوە بینەرمانن و ئاراستی مسلمانانی کوردستان و هەموو کوردستانیانی خۆشەویست مسلمانانی جیهانەکەین. گرنگی ئەم مانگە هەر خۆی لەوایە کە کورد ڕەبیع الأول ئەوەلی ناوناوە بە مانگی مەولود. لە لای کورد ئەوەندە بە مانگی مەولود ناسراوە، ئەوەندە بە ڕەبیع الأولەکە نەناسراوە. بێگومان ئەماش جگە لە گەورەیی و جگە لە مەحەبەت جگە لە شەوقێکی ئیمانی و معنەوی بۆ حەزرەت صلی الله عليه وسلم هیچ شتێکی تر پاڵنەر نەبووە. هەر ئەم پاڵنەرە معنەوی و شەوقە وای لە هەموو عاریفانی کورد کردووە، لە گەورەزانانی کورد کردووە
بەردەوام مامەڵەیەکی تایبەتیان لە خزمەت حەزرەتە هەیە. هیچ زانایەکی گەوری کورد نییە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کاریگەری نەبوو بێ لەسەری لەسەر ژیانی لەسەر بیرکردنەوەی هەمیشە مامەڵەیەکی تایبەتیان کردووە. یعنی زۆر جار بۆ من جێی پرسیار بووە ئەوەندەی باسی پێغەمبەر ئەکرێ ڕەنگە بڵێن بۆ باسی خوا ناکرێ. ڕاستە زۆر ینی عشقێکی تایبەتیان بۆ حەزرەت هەبووە، چونکە ئەوان زانی ویانە کە حەزرەت دەواازەیەکە بۆ گەیشتن بەخوا، هەتا وەکو بە ئەو پلیکانانە سەر نەکەوی کە ئەو سەرکەوتووە گەیشتن بەخوا ڕەنگە زۆر جێی قوبوڵ نەبوو بێ. ئەمە بەڕاستی گرنگی خۆی هەیە. هەر لێرەوە ئەچیمە خزمەت پرسیارەکەی جەنابت و وەڵامت بدەمەوە. گرنگی بەحری نووریش لە هەنگاوی یەکەمان لێرەوە دەست پێکە کە ئەم قەسیدەیە تایبەتە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. تەنانەت لەو قەسیدایە کە باسی خوش ئەکرێت لە چوارچێوەی پێغەمبەر ئابازەکرێ. عاریفەکان ئەدەبێکیان هەیە لە هەر شوێنەکە باسی ساڵحین و پیاوچاکان بکەن باسی پێغەمبەر ناکەن، چونکە پێغەمبەر مەقامی لە ساڵحین بەرزترە. لە هەر شوێنێکە باسی پێغەمبەر بکەن باسی ئەولیا ناکەن، چونکە ئەولیا مەقامی لە پێغەمبەر نزمترە. باسی خواش ناکەن، چونکە خوا لە پێغەمبەر گەورەترە. هەر کاتێک باسی خوا ئەکەن باسی پێغەمبەر و ئەولیا ناکەن، چونکە هەردووکیان لە مەقامیان لە خوا نزمترە. ئەمە خاڵێکی تر. کاتێک کە تۆ باسی ساڵحین ئەەکەی واتە هێشتا سەرەتای ڕێگاتە، ئەتەوێ جۆرێک لە پێهەڵگری ئەوان بکەی، ئەوان بۆ گەیشتن بەم ڕێگایە کەواتە من ئەبێ کارێک بکەم لە ساڵحین بچم وەکو ئەوان بم، وەکو پیاوچاکەکان بم. ئەمە بۆ مانانە ینی من خۆم بسڕمەوانی من هیچ نیم، بۆ مانای کە ئەزمونونەکەی من ئەزمونێکی سەرەتاییە تا دەست ئەگرم. چونکە لە کوردەواریە بە ئوستادی معنەوی بە شێخی طریقەت وتراوە دەستگیر، خۆی دەستگیر یعنی گۆچان، چونکە ئەو دەست ئەگرێ ئاسامە و دەستی پێدەگرمەوەی دەستی پێدەگرێت. کاتێک کە ئەڕۆیتە سەرتر دوایی لە مەقامێکە ئوستادە معنەویەکە پێ دەڵێ ئەڵێ ئیدی من ئیشم تەواو بوو، چکە لە من گەورەتر هەیە کە قووەتی من نییە ئەوی حەزرەت خۆیەتی ئەبێت تۆ بچیتە ئەو مەقامە. ئەو کات هەست ئەەکەی هێشتا تۆ ئەوەی کە کردوتە هیچ نەبووە، تۆ بەس لە چوارچێ ئوستادەکەت ناماویتەوە، بەڵام ئیتر پێویست ئەمە تێپەڕێنی بچێت خزمەت حەزرەت خۆی. کاتێک کە ماوەیەک بە حەزرەتەوە مەشغوڵە بی لە خزمەتی ئەبی ئەتەوێت ئەو جا ژیانی تۆ وەکو ژیانی ئەو لێبێ کە سەرتۆپی ژیانی معنەویە، دوایی لە قۆناغێکا بۆ دەرەکەوێ هێشتا ئەمە هەر شوێنەکە خۆی نییە، ئەبێ بچیتە سەرتر، چونکە بابەتەکە خوا ئامانجە. بەڵام بۆچی ئەبێ بڕۆیتە سەرتر هەستەکەین شاعیرانی ئێمە بۆچی ئەمەیان تێنەپەڕاندووە؟ ینی هەتا مامۆستا حەمە یوسف زۆر جارەڵێ لە ئەدەبیاتی کوردیا خوا کەم بەشە، ینی بەشی زۆر کەمە. ئەوەی شاعیر هەبووە ینی ئەتوانین بڵێن وەکو بێخۆت شێخ ڕەزا مەحوی خۆی هەر بە دەوری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و خۆشەویستی پێغەمبەرە صلی الله علیه و سلم سوڕاونەتەوە. بۆچی شاعیرەکانمان ئایا فریان نەکەوتون یان حەزیان نەکردو هۆکارچی بۆ کە نەیان توانیوە دەروبان و خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تێپەڕێن و زیاتر بەرەو خۆشەویستی خوا بڕۆن؟ ئەلبەت قسەکەی جەنابی مامۆستا تەواوە، وەکو عەرزم کردی ئێمە شاعیرەکانمان زیاتر باسی پێغەمبەر زۆر باس و خواسێکی گەرمە، بەڵام ئەوە بۆ مانایە ینی باسی خوا هەر نەبێت. چونکە ئێستا دێمە خزمەت لە قەسری بەحری نور عەرزت ئەەکەم دوو بە دوو ئەزانین لەکوێ باسی خوا کراوە لە چ مەقامێک شاکراوە و بۆ ئاواش باس کراوە. بەڵام بابەتەکە ئەوە یەکەمیان پێغەمبەری خوا نیسبەتەن بۆ ئێمە حەقیقەتە، نیسبەتەن بۆ خوا مەجازە. پێغەمبەر بۆ ئێمە حەقیقەتە، واتە پێغەمبەری خوا لە مەقامی وجودیە، لە مەقامی نبووەتە، لە مەقامی پێغەمبەراتیە، لە مەقامی تەشریع و ڕیسالەتەکەیە، لە مەقامی معنەویەتیە، ڕنگدانەوەی جیهانی نەبیندراوی خوایەتیە. ئەمە ڕەنگەداتەوە وێ کاتێک کە ئێمە بەر ئەم مەقامی پێغەمبەرەکەوین وەکو مناڵمان لێ دێتەوە. چۆن مناڵ یەکەم جار شتێکی بۆ ئەکڕی یاریکی بۆ ئەکڕی لە بەرامبەریە تووشی دەحشەت و حیرە دەبێ، مەست دەبێ. کە ئەچنە خزمەت پێغەمبەر ئەوەندە جیهانێک و ئەوەندە بەحرێکی قوڵە کە مەست ئەبی زۆرجار ئیدی ئەو دی پێغەمبەر نابینین.
دوو هەم لە ڕووی ئەخلاقیوانێ مامۆستایانی ئێمە وەفا ئەدا ئەکەن وەفادارن بەرامبەر پێغەمبەر ئەزانن ئەگەر پێغەمبەر نەبیایە نە ئەمانتوانی درکی ئەم دیوەنادیاری وجود بکەین نە ئەم ئەزمونە قوڵی ئیمانیشمان دەزەکەوت ئینسانە بێ بە وەفا بێ بەرامبەر بە ئوستادەکەی بەرامبەر بە قودوەکەی بابەتەکە ئەوەیە مامۆسای مدەڕیس بە ڕەحمەت بێ فەرمێ قەسەم بە ئاینی تۆ بە سیڕی یاسینی تۆ ڕاستە بەناسینی تۆ بەشەر ئەگا بە خودا نافەرمێ بە ئیمان هێنان بە تۆ بەناسینی پێغەمبەر ئینسانەکا بەخوا بەڵام بە ئیمان هێنان بە پێغەمبەر ئینسان تووشی نەجا دەبێ ناچێتە جەهەنەم ئەچێتە بەهەشت بەس مەرج نییە بگا بەخوا لە دنیایە بەناسینی پێغەمبەر ئینسانەگا بەخوا ئەگەر پێغەمبەر نەناسین ڕەنگە لە دنیا نەگەین بەخوا چونکە گەیشتن بەخوا جیاوازە لە ئیمان هێنان بەخوا لە ئیمان هێنانە ئێمە ئیمان وان وایە خوا هەیە وجودی دروست کردووە ڕزق و ئەجەل و هەموو بابەتانە ئومورەکان بەدەست ئەون ئەمە هەموو ئەزانین بەڵام لیقای خوا گەیشتن بەخوا حزوری خوا بابەتێکی ترە بۆیە مەسلەی ناسینی خوا بابەتێکی ناسینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بابەتی گەرموگوڕی ناو ئەدەب و لای عاریفان و مامۆستایان و گەورەزانانی میلەتی کورد زۆر باشە مامۆستا کامەران قەسیدەی بەحری نور ئایا ژیان نامەیەکی پێ بەپێی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم یا بۆ نمونە مەحوی باسی هیجرەتەکەیەکە باسی لەدایک بوونیەکە باسی گەورەیەکەیەکە سەرەتا دوای باسی ئیسرا و میعراجەکەیەکە با ئەداتەوە بۆ لای هاوڵانی اینجا بۆ نمونە خەزاکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە نازانم اینجا باسی زۆهد و دنیانەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەبەستم ئەوەیە مەحوی ویستویەتی ژیان نامەیەک یا سیرەیەکی پێ بەپێی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بنووسێ و پێشکەشی کوردی بکە یا حکمت و نهێنیەکی گەورەتر لەناو قەسیدەی بەحری نورە هەیە ئەگەر چی جەنابی مەحوی حەزەتی مەحوی بە ڕەحمەت بێ ئەفەرمێ بەهانەکە هێنێتەوە ئەفەرمێ لە بوردە و لە هەمزیە زانیم کورد ئیسیفادە ناکە چکە بە عەرەبی نووسراوە من بڕیارمدا ئەم قەسیدەیە بە کوردی بنووسم چونکە کورد بۆی باشتر لێی تێبگا ئەمە وەکو بەهانەی یەکەین بەهانەی دووهەمی کە ئەساسی بابەتەکە ئەفەرمێ زبانی عشقبازی فەرقی نییە ئەگەر بە کوردی بێ ئەگەر بە تازی بێ یعنی ئەگەر بە عەرەبی بێ گرنگ ئەوەیە من ئەم هەوەی ئیزهاری عشقی خۆم بکەم بۆ پێغەمبەر هیچ زمانێ نازانێ و ینی پێویستی بە زمان نییە کەواتە دوو هۆکار هەیە هۆکارێکی شخصی خۆیەتی کە ئەزمموی عشقی خۆیتی بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم هۆکاری دووهەمیان تعلیمی و فێرکاریە ئەی هەوێ کورد کە لە مەجلیسی مەولودادا ئەنیشێ و باسی پێغەمبەرەکرێ با شعرەکان بە کوردی بن خۆ هەموو کەس عەرەبی نازانێ بۆیە هەموو کەس لە هەمزیە و لە بوردەی ئیمامی بوسەیری تێناگە بە ڕەحمەت بێ کە دوو قەسیدە و چامی قوڵن لە وەسفی پێغەمبەران عەلەیهی سەڵات وسەلام کەواتە ئەم دوو هۆکارە خۆی باس ئەکات بۆیە هۆکاری یەکەم لە لای بەندە پێم وایە بابەتە عشقەکە زۆر ورترە ئەمە خاڵێکی تر خودی قەسیدەی بەحری نور باسی سیرەتی پێغەمبەر نییە ئەوەندەی باسی پێغەمبەر ناسیە ئەی هەیە پێغەمبەرمان پێ بناسێنێ پێغەمبەر چەند ئاستی ناسینی هەیە ئایا پێغەمبەر هەر ئەو کەساتەیە کە لە سیرەیە ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵای کوڕی عەبدولمەطەلیبی بەنی هاشمی صەفاوی ولدی ئیسماعیل و صەفوەی ولدی عەدنانە ئەمە جۆرەی لە ناسینەکەیەتی ئەی پێغەمبەر بریتێ لەو کەسێک کە غەزاکانی کردووە ئەو ناسینێکی ترێتی ئەی پێغەمبەر بریتێ لەو کەساتێک کە موعجیزەی هەیە ئەمە ناسینێکی ترێتی ئەی پێغەمبەر ئەو کەسەیە کە لە علمی کەلامە باس کراوە پێغەمبەر کێ و موعجیزەکان و مەرجەکانی چیت ئەمە ناسینێکی ترێتی بەڵام ئیبن مەحوی هەموو ئەمانی کۆ کردوێتەوانی لە قەسیدەی بەحری نورە بەڵام ئەی هەمووی بکاتە ناو چوارچێوەیە کەوانێک کە پێوتێت چوارچێوەی پێغەمبەرناسی لە دیدی عاریفەکان دەڵێن ئێمە ئەم هەموو مەرتەبە و پلەکاری پێغەمبەرناسیەمان هەیە بەڵام پێغەمبەرناسیەک ماوە کە لەسەر و هەمیانەوێ پێغەمبەرناسیکی وجودیانەیە مەحوی توانویەتی ئەو پێغەمبەرناسیە وجودیانە لە قەسیدەکەیە بەیان بکەوە کامەیە ینی بۆ منەگە ئێمە بزانین بەیانکردنی وجودیانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە قەسیدەکە لەکوێ هەستی پێ بکەین لەکوێ قەسیدەکەیەتی هەر یەکەم بەیتی فەرمێ وصلی الله على ئەو بەحری نوری علم و عیرفانە چەمکی نوری بۆ بەکارهێنا بۆ پێغەمبەر
مەگەر خوا خۆی لە قورئانا فەرمی الله نور السماوات والأرض خوا خۆی نورە بەڵام لە شوێنی ترا فەرمێ قد جاءكم من الله نور وكتاب مبين نور يعني پیغمبر صلى الله عليه وسلم كتاب مبين يعني قرآن هنديك لتفسير كان لشويني كتاب فرمي فآمنوا بالله ورسوله والنور الذي أنزلنا معه النور يعني قرآن كاتب لقرآن خوا خوي پیغمبر قرآني بنور وصف كردو أما دي دا وجودي كيبو پیغمبر نورا وكو عرضم كدي أفرمي محمدي ابن عبد الله ابن عبد المطلب هاشمي قريشي صفاوي ولدي إسماعيل وصفوي ولدي عدنانا أما مقامي بيغمبرة لجهاني أو كالفلسفة عرفاني إسلام بيوتي جهاني عنصر رقزة كان لجستيا أجر بيغمبر ببرجستي ببندري تشيه محمدي كري عبد الله كري عبد المطلب هاشمي قريشي ودايش ناوي آمينيو خزانة كاني أمانا ومن الله كانتي أما بيغمبر وكو شخص صلى الله عليه وسلم پێغەمبەر وەکو کەساتێکی ناو کۆمەڵایەتی پێغەمبەر وەک کوڕی دایک و باوکێک پێغەمبەر وەک هاوسەری ئەم خێزانانە پێغەمبەر وەک باوکی ئەم مناڵانە یعنی هەموو عنوان و وەزیفە کۆمەڵایەتیەکانیش وەرگرتووە هاوسەریش بووە باوکیش بووە کوڕیش بووە زاواش بووە وانی قوربان بێگومان ئەمە باسی پێغەمبەرە لە جیهانی مادیاتە لە جیهانی فرەیە لە نەناو سیاقە کۆمەڵایەتیەکە بەس کە سەر پێغەمبەر بۆ باسی وجودیەکەی ئەفەرمێ بەحرە بۆ فەرمێ بەحرە أي بسمو بقسيك إمام غزالي كتيبي كي بنامي جواهر القرآن باسي جواهر القرآن أفرمي القرآن بحر لبر أوي لصفة كان لبحر أتشي بحر تشينشينا تشيني سروي بحر توبز آبك إبيني تو كناري كيني وكأسناوي بياباني كي لمسر بوسر بلان بحر تشيني ناوراستي هي كماسيا كاني تياجين بنكشي هي كهرتشيش تي جران بهاي در وجوهر ومرواري لبنكاتي بنەوەی بەحر ڕەمزە بۆ هێمنی و بۆ ئارامگری بەڵام سەرەوەی بەحر سەرەتا ڕووی کەشەکەی ڕەمزە بۆ شەپۆل و هەدادان بۆ نەئارامی شەپۆلەدا ئەتبا بەرەو ئەو کەنارانی کە ڕەنگە تۆ نەزانی چین بەس خۆی ئەزانی بەرەو چی ڕوە بۆیە پێغەمبەری خوا بەحرە ئەبێ بزانی خۆت دەم کام مەوج و شەپۆلەی ئەدەی تۆ بەرەو کوێ ئەبات کێشەی ئێمە لەم سەردەمایان نەناسینی شەپۆلەکانی بەحری نبووەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆیە ناتوانین لە ژیانی خۆشمانە زۆر ڕەنگ بداتەوە بۆی ئەمە دیوە وجودیەکەیەتی کە باسیەکات ئەجا ئەفەرمێ بەحرێکە لە نور جا ئەگەر نور خۆی ببێ بە بەحر ئەبێ چی هەڵگرت بێ ئەجا ئەم نورە دوو پای هەیە علمی هەیە و عیرفانی هەیە علمی هەیە واتە وحیە واتە عەقڵە واتە ژیانی ڕۆژانی ئاساییە ئەوەی کە عەقڵ ڕابەرایەتی ئەکا علمە چونکە ئەساسەکەی یەقینە ئەساسەکەی زانینە عیرفانە چونکە کەشفە شهودە علمە یعنی وحیە یعنی ظاهرە عیرفانە یعنی باطینە نادیارە کە ئەمە دوو بابەتی سەرەکین دایم لەناو تەسەووفە بۆیە پێغەمبەری خوا هەڵگری هەردووکانە و هەموو شوێنەکان لە هەموو شتەکان لە شوێنی خۆی دانێ یعنی نمونەیەکی زۆر سادە لە چەندین شوێنە عەرزم کردووە لە سیرەشا هەیە ینی بابەتێکی زۆر گرنگە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە تەشریفی ئەچێتە مەدینە خەڵکی خەریکی پیتاندنی خوورمان فەرمی ئەوە چیەکەن وتیان پێغەمبەری خوا ئەمە خوورماکان ئەپیتێنن بۆی بگرێ فەرمی شتەکە بە قەدەری خوایە کەس نەیکرد دوایی لە کاتی کۆکردنەوەی بەرهەمی خوورما نەبوو هاتمتیان پێغەمبەری خوا خوورماکانمان نەیگرت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی نا ئێوە شتەکە ڕاستکەنەوە جارێ ئەنتم ئەعلەم بئوموری دونیاکم منی ئێوە لە من شارەزاترن بە دنیا کەواتە هەر شتێک ڕەبتی بە پێغەمبەرایەتی و بە دینەوە هەبوو ئێوە وەکو دین لەمنی وەرەگرن لە دەرەوەی دین نە ئێوە ئەبێ ژیانی ئاسایی خۆتان لەسەر ئەزموونی تایبەتی خۆتان و ئەزمونە ئاسایەکی خۆتان بێ ئەمە پێوتە عیلم بەڵام دیوە نادیارەکەی تری هێنانی سەحابە ڕزای خۆیان لێبێ بۆ ئەو با دیوە معنەویانە کە بابەتی تایبەت و سەیسەی لە سیریا بازەکرێ ئەوە بابەتە معریفیەکەیە بابەتە عیرفانیەکەی کە قوڵترە و بابەتە ئەزمونە معنەوی و ڕوحیەکەی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام ئەو بابەتە وجودەکەی بەڵێ جەنابەت جارێک بەیەکەوە قسەیەکت فەرموو کە فەرموود ینی
من تا ئێستا لە سەرچاوەکان بینیوە نە مەحویش خۆی ئاماژێ بکردو بەڵام جۆرێ لە تێگەشتن و قەنەعاتی خۆمە دروست بووە کە پێم وایە سەر لەبەری دیوانی مەحوی ڕاڤەیە یا بۆ منە تەفسیرە بۆ قەسیدەی بەحری نور ینی بۆ نمونە دەوێت بڵێ هەر لە یەکەم بیتەوە لەم بەحری فیتنە بەڵکی نەجاتت بدا خوددا داوێنی با خوددا بگرە هەتا کۆتایی ڕاڤە و لێکۆڵینەوەیەکە بۆ قەسیدەی بەحری نور وەکو چۆن کاک ناسر بە ڕەحمەت بێ فەرمێ هەموو قورئان ڕاڤەیە بۆ سوورەتی فاتحە پێم خۆشە ئەم تێگەشتە بزانم لە چیەوە سەرچاوێکەوە دوای ئەم 6 مانگە کە جەناب بدەم قسەیت کردو بەچی تر گەشتووی وای هێشتا لە سەرینەکەی خۆت سووری کەم منیش هەندێ ئاماژەم دۆزیوەتەوە لە دوای قسەکەی جەنابەت لە دیوانی مەحویە کە ڕاستە ئەمە جۆرێکە لە ڕاڤەکردنەوەی بەیتێکی نێو قەسیدەی بەحری نور عەرزم کردی ئەگەر قەسیدەی بەحری نور لە دیوانەکەی دەرکەین بەشە کوردیەکەی دیوانە شعرەکەی مەحوی هەمووی باسی خوایە باسی عشق باسی وجودە بەڵام وەکو پێشتر عەرزم کردی ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەم دەروازەیە کە ئێمە ئەگەیەنێ بەخوا و ئێمە ئەگەیەنێ بە وجود کەواتە ممکن نییە بە بێناسینی پێغەمبەر بتوانین ئەم مەقامانە ببڕین قل إن كنتم تحبون الله فاتبعوني يعني دواکەوتنی پێغەمبەر دەروازەیەکە بۆ خۆشەویستی خوش وانە قوربان کاتێک کە پێغەمبەر ئەبێتە دەروازە گەورەکە عەلەیهی سەڵات وسەلام کەواتە قەسیدەی بەحری نور باسی بابەت پێشتر ئێمە پێویستە لە پێغەمبەر خۆی تێبگەین پێغەمبەر بناسین چونکە ڕاستە بەناسینی تۆ بەشەرەگا بە خوددا ئەبێ بیناسین کە پێغەمبەرمان ناسی عەلەیهی سەڵات وسەلام کە ئەزمونە معنەویەکەی ئەومان کرد ئەو جا ئەزانین لە پشت پێغەمبەر و چیە گوزارێت کەواتە من بەم قەناعەتەوە پێم وایە بەشە کوردیەکەی دیوانی مەحوی ڕاڤەی قەسیدەی بەحری نورە زۆر جوانە مامۆستا نهێنیەکانی تری نێو قەسیدەی بەحری نور مەحوی چ پەیامێکی هەڵگرتووە یا دەیەوێت ئەوە کە ئاماژەمان پێکرد مەحوی دەیەوێت پێغەمبەر ناسی بکاتە هەوێنی قەسیدە یا بۆ منە دەیەوێت پێغەمبەرمان پێ بناسێنێ نهێنیەکانی تری نێو قەسیدەی بەحری نور چین بێجگەلەوەی کە دەیەوێت پێغەمبەرمان پێ بناسێنێ چ شتێکی تری هەڵگرتووە چ پەیامێکی تری پێیە پێمانەڵێ ئەگەر بە تەمای بگەی بە عشقی خوا ئەبێ بە عشقی پێغەمبەرە بڕۆی بە ئەزمونی بکەی هەتا ئەزمونی عشقی پێغەمبەر خۆشویستن ئەزمون نەکەی ناگەی بە خۆشەویستی خوا بەڵام بابەتەکە شێوەیەکی بازنەی هەیە ئەبێت تۆ ئەفەرمێ چی ئەفەرمێت لە تۆ حبی خودا بە پێغەمبەر ئەفەرمێت لە تۆ حبی خودا بۆ خۆم و بۆ ئەولاد و ئەحبابم کە حبی ماسیوا دەرکا لە دڵ وەک بت لە بتخانە باسی مەقامێکی مەحیبە دەکە کە پێوتری مەحیبەتی ماسیوا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم سێ شت هەیە لە هەر کەسێکە هەبێ ذاق طعم الإيمان چێژی ئیمانی کردووە وشەی ذەوق بەکارێنێ وشەی ذەوق یا لە شوێنێکە حەلاوەش بەکارێنێ لە حەلاوە شیرینەکەی وانە قوربان جا من مەبەستم پێ تەرکیزە لەسەر ذاقە کە وشەی ئەڵێن عیرفان ذەوقە لە خۆ کەلیمێ نەهاتووە کە ئەڵێن چەشتنە ذەوق و چەشتن و کەشف و شوهودە ئەمە بابەت تێک نییە لە خۆمان و هێنا بێتمان ینی شتێک نییە ئەوەی پێوتێ دەخیل بێ هێندرا بێتە ناو معریفەی دین و لە معریفەی دینی ئەمە وجودی نەبوو بێ پەنامان بۆ شوێنی تر بێ نا هەر کەلیمەکە خۆی وجودی هەیە چونکە پێغەمبەر خۆی لەقەد ذاقە خۆی چەشتوێتی یەکێک لەو شتانی کە ئەفەرمێ ئەگەر نەیچێ حەلاوەت و شیرینی ئیمانە چێژی کە لە دڵتابێ ئەفەرمێ چی ئەفەرمێ خوا و پێغەمبەری خوات خۆشتر بوێ لە غەیری خوا پێغەمبەری خوا أن يكون الله ورسوله أحب إليه مما سواهما خوا پێغەمبەری خوای لە هەموو شتێ مما سواهما پێێتە حبی ما سوا غەیری خودا و پێغەمبەر هیچ شتێکی ترت بەم مەقامە وجودی خۆش نەوێت بۆیە ڕۆ کاتە پێغەمبەری خوا فەرمێ چی ئەگەرچی پێغەمبەری خوا فەرمێ خوا و پێغەمبەری خۆشتر بوێ کاتێک کە پێغەمبەر ئەمەی پێش خستووە ئەدەبن خوای پێش خۆی خستووە ئەجینا پێغەمبەر ئەزانێ هەتا پێغەمبەر خۆی نەناسی ئیمانی پێ نەهێنی لە دەواازەی ئەوەی نەڕۆی ئەزمونکردنی خۆشەویستی خوا ئاسان زۆر ئاسان نییە ئاسانی بوو معنانە یعنی ممکن نیە و مستحیلە و قورسە نە بەس پێویست بە کلیلێکە دەواازەکە بیکەیتەوە بچتە ناوی ئەم دەواازەی حەزرەت خۆیەتی بۆیە ئەفەرمێت لە تۆ ئەفەرمێ من لە تۆ ئەم هەوێت لە تۆ حبی خودا خۆشەویستی خوا ئەم هەوێ بەدەستی بێنم بۆچی بۆ خۆم و بۆ ئەولاد و بۆ ئەحبابم وەکو فەرمووت
خی گەورە فەرمووی قل إن كنتم تحبون الله ئەگەر ئێوە ئیدعای خۆشەویستی خواکەن فاتبعوني دوا من کەون يحببكم الله حبي خدا حبي خدا يعني خوا ئێمەی خۆش بوێت نەک ئێمە خوامان خۆش بێت ئەفەرمێ لە تۆ حبی خوام ئەوێ دەستم کەوێ بۆ خۆم و بۆ ئەولاد و بۆ ئەحبابم ئەم هەوەیەکێک بم لەوانەیە کە خوام منی خۆش بوێ ئەو خۆشەویستی کە دای بە من لە منی شۆپە خش ببێتەوە بۆ ئەولاد و بۆ ئەحباب و بۆ هەمووی هەرەوەشەکە لە فەرمودەکە فەرمێ گەر منتان لە خۆتان و ماڵ و مناڵ و سەر و سامانتان خۆشتر نەوێ ئیمانتان نییە بۆ ئیمامی عومەرە فەرمێ من لە هەمویان خۆشترمەوەی بەڵام هێشتا لە نەفسی خۆم خۆشەویستترنی کەواتە مەبەستم لەوەجه ئەگونجە مەحبی مەبەستیشی ئەم دیوەی تر بێ بەڵێ هەر ئەوەیە ئێستا بۆ منە ئەوەی کە حەزەتی عومەر فەرمی پێغەمبەری خوا تۆم لە خۆم خۆشتر ناوێ ڕازەکە ئەنی گرنگی حەزەتی عومەر لەوەیە بوو کە ڕازگو و بەرامبەر بە خۆی ڕازگو بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمین هێشتا ماوتەی ویستی بووی ڕاز بکاتەوە ئەو خۆشەویستی لەسەر ئاستی کەس نا لەسەر ئاستی کەس بێ ئێمە واین خۆمان لە هەموو کەس خۆشترێ بێ ئەبێ واش بێت بەڵام خۆشەویستی پێغەمبەر بە دوورە لە خۆشەویستی ئەنانیەت ئەخ من ئێساگەر بە جەناب بڵم کاک ڕێز منت لە خۆت خۆشتر نەوێ هێشتا کامڵ نەبووی ئەمە ئەنانیەتی منە ئەمە خودپەرستی منە بەس ئەبێ حەزەتی عومەر لەوە تێبگا پێغەمبەر ئیشی بە خودپەرستی نییە دەستگرتنی مرۆڤەکانە بەو خۆشەویستیەکی گەورەتر ئەگەر خودپەرستی بکردایە ئەی عومەر لە مەکە بۆیان دانابووم چیان نەخستە بەردەمم من هەموویم ڕەفز کرد بۆیە مامەڵەکردن لەگەڵ ئەو فەرمودەیە زۆر خۆشەویستی خۆی چاکەیەکی گەورەترمان لەگەڵا بکەنی بۆ ئەتان خەمە نێو دەریای یان نور و عیلم و عیرفان و بەرەو خواچوون بەڵێ بەدڵنیەوە حەزەتی عومەر دوای کەچێ بیرەکەات و ئەزانێ ئەم خۆشەویستی زۆر جیاوازترە لەو خۆشەویستی باوی لە ناو خەڵکا هەیە بۆیە تەڵی پێغەمبەر خوا تێگەیشتم ئەوە تەسەڕوفاتی معنەوی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام ڕێگەش دەدا حەزەتی عومەر بڕوا ئەزموونی خۆی بکات قسەی خۆی بکات بڵێ من هێشتا تۆم لە خۆم خۆشتر ناوێ پێغەمبەر عومەری ئەوێ کە ئاوا ڕازگۆ بێ عەبدوڵڵای کوڕی سەلوولی ناوێ منافق بێ ئەهات لە مزگەوتایی گو خەڵکینە ئەمە پێغەمبەرەکەتانە نەیەگەوت ئەمە پێغەمبەرەکەمانە وانی قوربان زۆر جوانە حەزەتی عومەری ئەوێ کە ئاوا بەرەو ڕوو بڵێ پێغەمبەری خوا یعنی پێغەمبەر سەحابەی جەریئی ئەوێ هاوڵی جەریئی ئەوێ ئەی هەوێتی بگێنێ جیهانی عیبارەت قسەکردن لەگەڵ جیهانی ئیشارەت ئاماژەکردن دوو جیهانی جیاوازن عومەر تۆ بە عیبارەت تێگەیشتی من ئیشم بە ئیشارەتەکانە تۆ لە دەستەوە کەوتم ئەبێ منتان لە خۆتان خۆشتر بوێ ئەم ڕستەیە ئەزانم نەیتوانیوە ئەوەی کە من ئەم هەوێ بیگێنێ بۆی عومەر وا ئەڵێ هەمیشە ئاماژەکان قوڵتر و ورترن لە دەربڕینەکان چکە دەربڕین پێویستی بە مستەلەحە پێویستی بە چەمکە پێویستی بە مامەڵەیەکی ورتر هەیە مامۆستا کامەران باس لەوە کرد کە تەنانەت لە قەسیدەی بەحری نووری شاه مەحوی مەقامی خۆیان پێگەی خوا کەشف و بەیانەکە بۆونە باسیەکە بزانم کامەی ئەو خواناسیە یام ئەو خوا باسکردنەی کە لە قەسیدەی بەحری نوورە هەیە و مەحوی ئەوێ پێمان بڵێ و جەنابەت لە سەرتاوە فەرمووت کە کاتێک کەسێک کە باسی شێخەکەیەکە باسی لە خۆی گەورەتر و بچووکتر ناکە کە باسی پێغەمبەریشەکە صلی الله علیه وسلم باسی ئەولیا و ساڵحین ناکە و باسی خواش ناکە بەڵام مەحوی بۆچی لە قەسیدەی بەحری نوورە تیشکێکی خستۆتە سەر هەم هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لە پێغەمبەر وەکۆڵێ بچووکتر بوون یا بۆنە کەمتر بوون و باسی خواشی کردو کە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرزتر و گەورەترە هەر ئەو بەیتی کە عەرزم کردی لە تۆ حبی خدا بۆ خۆم و بۆ ئەولاد و ئەحبابم کە حبی ماسیوا دەرکات لە دڵ وەک بت لە بتخانە حبی ماسیوا حبی تۆ خوا غەیری تۆ خوا هەمووی لە دڵم دەرکات چۆن بت لە بتخانە ئەکاتە دەر چونکە ئەگەر دڵێک غەیری مەحەبەتی خوا و پێغەمبەری تێکەڵ و بەشداری کرد ئەبێتە حبی بتپەرستی لە کاتێکە خۆشەویستی پێغەمبەر لە تەنیشت خۆشەویستی خۆیان بتپەرستی نییە شیرگ نییە تەواوکاری ئیمانە وردە بابەتەکە کە مەحوی باسی کردووە جا فەرمێ چی ئەوەی لە شوێنی تری شافەمێ لە دڵدا خەڵق و خوا بوو فایدەیکی کە دەمپڕ بێ لە ئیاکووە یاکەواتە ئەبێ ئەم دوو خۆشەویستیە هی پێغەمبەر خەلق نییە ینی پەیوەستە بە خۆشەویستی خواوە ئەبێ هەردووکیان لە دڵا بن اینجا ینی ئەو کاتە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەینەکانیشە دروستە بۆچی چونکە پێغەمبەر نورە خواش نورە
لەوێتی پێغەمبەر خەڵقێک نییە وەک خەڵکی تری ئاسایی بێ. حتا مامۆستا کە پرسیار لە خات و عایشە کەناڵێن پێغەمبەر چۆن بووە فەرمێکانە خولقو لە القورآن، ینی مەبەستمەوەی تەجەلای ینی سیفەتێ لە سیفەتەکانی خوای کردو، ینی پێغەمبەر صلی الله علیه و خۆی بووە بە قورئانێکی زیندوو بەناو هاوڵانە ڕێی کردووە. مەگەر قورئان سیفەتی خوا نییە کە کەلامە؟ بێگومان ناشفرمێ کانە خولوقه القورئانی، نافرمێ لە قورئان ئەچوو، نافرمێ لە قورئان بوو، ئەفەرمێ قورئانە. کەواتە ئەگەر قورئانێکی ئێمە کەواتە ئێمە سێ قورئانمان هەیە، قورئانێکی مەخلوقمان هەیە ئەم وجودێ، قورئانێکی مەقروءمان هەیە خوێندنەوەمان هەیە کە لە بینی مصحفەکەیە خوێندرێتەوە، قورئانێکی بەرجەستەشمان هەیە کە پێغەمبەرە صلی الله علیه وسلم. بۆیە لە باسی خۆیان فەرمێ چی؟ ئەفەرمێ جایەتەوە بۆ لە بەیتی دووهەمی دوا ئەو ببیتە، ئەفەرمێ خدایە هەم لە تۆ حبی ڕەسوول و ئیتیباعی ئەو. لە بەیتی سەرەوە فەرمی لە تۆ حبی خدا بۆ خۆم و بۆ ئەولاد و ئەحبام، تۆ دەواازێ ئەبێت دوا تۆ کەوم بۆ ئەوەی حبی خۆم دەستکەوێت کە چوومە سەرەوانێ و خوا یحببکم الله، خوا ئێوەی خۆش گەیشتمە ئەوێ ئەنجا لەوێ تێ ئەگەم هێشتا پێویستیم بە محبەتی تۆ و ئالوبەیتی تۆ هەیە بە دواشۆنکەوتانی تۆی ئەفری ئەنجا لێ وەڵام خدایە هەم لە تۆ حبی ڕەسوول و ئیتیباعی ئەو، خوایە خۆشەویستی پێغەمبەر و ئیتیباعی پێغەمبەر، تابعینی پێغەمبەر، سەحابەی پێغەمبەر ببڕ. بۆچی؟ چونکە خۆشەویستی پێغەمبەر خۆشەویستی خوا کە ئەسمە سەرەوە وجودیە بۆ عالەمی وەحدەتە، بۆ مەقامی ئینا لیلایە، بەڵام خۆشەویستی پێغەمبەر بۆ مەقامی کەسرەتە فرەیە. ئەفەرمێ لە تۆ خدایە هەم لە تۆ حبی ڕەسوول و ئیتیباعی ئەو. بۆچی؟ چونکە کە ئیکسیری مسی ماهیەتی مەغشوشی ئینسانە، ئیکسیریش ئەو مادەیە کە تێکەڵی مزەکرێ و ئەیکا بە ئاڵتون خەڵتەکانی لێجیەکان مەغشوشەکانی ئینسان کە هەنی بەڕاستی ئینسان بەرەو باڵایی ئەبە. بەبەستەوەیە کە بڵێ مرۆڤ بەرەو پلەیەکی زۆر بەرزە بە. یەکەم شت مەغشوشەکە هەرچی ئەو بەشانەی کە مەغشوش و فێڵ و تەڵەکەن لە ناخی ئینسانەوە ئەزانی حەقیقەتە ئیشواتەوە. ئەو ئیشی خۆشەویستی پێغەمبەر ئەمێ. کاتێک کە تۆ پێغەمبەرت خۆشەوێ محیبەتی پێغەمبەر مەغشوشەکان ئەزانی ئیدیت لە کوێ هەڵت کردو و لە کوێشتی تر تێکەڵ کردو کە نابێ لەویا بێت. زاخاوێکە بۆ خۆی بەڵێ. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خوا لە قورئانەوە باسیەکە پێغەمبەر میزانێکە پێوەرێکە ئەبێ لە لای ئاڵتون فرۆشەکان بیبین بۆی مسمان پێ نەفرۆشن. بێت تۆ ئامێرێکت پێ بێ پێوەرێکت پێ بێ مسمان بە ئاڵتون پێ نەفرۆشن. یعنی ئەبێ ئێمە ژیانمان پێغەمبەرانە بێ بۆ ئەوەی دینداری ساختەمان پێ نەفرۆشن. ئەگەر پێغەمبەرمان بناسیایە ممکن نەبوو داعش دەربکەوێ. جوانە بەڵێ. ئێمە ئیکسیرەکەمان لە دەست داوە کە ئیکسیریشمان لە دەستدا هەموو دینداریەکی مزەیف و فەیک و ساختەمان پێ ئەفرۆشن و بە دینداری شەزانی نەتیجەشی نەبووە وە نیشێتی وە ناشی بێ. زۆر ڕاستە. بۆیە ئەبێ ئێمە ینی دەست بخەینە سەر برینەکانمان لەم مانگی مەولودە کە مانگێکە تەرخانمە ئێمە چۆن مانگی ڕەمەزانمان تەرخان کردووە ڕەبتەکە ڕاستە و خۆ بەخوا خۆیەوێتی پێغەمبەر تەداخل ناکە. ڕەمەزان بەس تایبەتە بەخوا، مانگی مەولودیش تایبەتە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم. مامۆستا کامەران مەحوی تەبەن ئەمانە کە تەنها شاعیرێک نەبوون بەڵکو عاریف و عولەمایەکی گەورە بوون، ینی بەونە مەلای سەردەمی خۆیان بوون، مەلای زۆر چاک لە دادگا ئیشی کردووە. بەڵێ مەحوی ئاماژە بۆ ینی دەست بۆ شتێک ئەبە لە قەسیدەی بەحینورە دوو جار یان سێ جار دەتوانین بڵێن ئاماژە بەوەکە بۆونە لێرە فەرمێ کەلیم کە مەبەستی حەزرەتی موسایە ئەرینی کە فەرموو هەر جوابی لەنتەرانی دی مشەڕەف بوو محەممەد بێت تەڵەب بەو مرتەب و شانە. لە شوێنێکی ترا فەرمێ ئەوەندەی لێ دەزانم بەم نەزانی خۆمەوە مەحوی بە چاوی سەر خودابین و بە چاوی دڵ خودازانە. مەبەستمەوەیە بەشێ لە زانایان ئەمە ئاساییە، هەتا لە نێو هاوڵانیشە بۆ منای گوترە خات و عایشە فەرموویەتی کە
پێغەمبەر صلی الله علیه و سلم لە میعراجا خودای دیتووە. ئیبن عەباس فەرمێ نەخێر نەیدیتووە بە چاوی خۆی. ابن عباس فەرمێ بینیوێتی، عایشە فەرمێ نەیبینیوە. بەڵێ بەجۆیە لە جۆرەکان هەتا مەولەویش پێم وابێ ئاماژەیەکیە کە فەرمێ خوای نەبینیوە. مەحوی ئاماژە بەوەکەم بەستم ئەوەیە کە پایەی زانست و تێگەشتنی مەحوی بەتابەت لەم قەسیدەیە، لەم دوو حتا فەرمێ عروجی عیسەوی تا ئاسمان و شەمسی عالەم بوو، عروجی ئەحمەدی تا لامەکان و شەمسی جانانە. کەواتە مەحوی لەم قەسیدەیە ئەیەوێ پێگە و پایی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە جۆرێ بەس بکاتەوە کە لەوێشا دەڵێ من مەحوی دڵنیام کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە چاوی سەر خودای دیتووە. ئەم شانازی بەخۆکردن وە بەرزکردنەوەی پایی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە دوو سێ بەیتی قەسیدەی بەحری نورا جەنابەت چۆن لە یەکێ دەیتەوە؟ جا ئەمە ئەی بەسمەوە هەر بە پرسیارەکەی پێشترەوە کە فەرموود چۆن لێرە باسی خوای کردووە، لەکوێ باسی خواکە. هەر لە مقدمەکە فەرمێ وەسەل الله، طبعا لە سەرەتای شعرێک سێ جار وەسەل الله وەسەل الله وەسەل الله بازەکە، لە کۆتایی شار وە لە کۆتای دووبارەکات سێکەی یەکەمی ینی خۆچواندنە بە پێغەمبەر کە فەرمێتی هەموو شتێک سێشت سونەت، سێ سونەت سێ جار دووبە بوو ئەوەی تاک بێ جوود نەبێ، خۆتوانی دوو جار با بفەرمی. بەڵام لە سێ حاڵەتی جیاوازیشە باسیەکە. دانیشانە فەرمی یەکەمیان فەرمی وەسەل الله علی ئەو بەحری نوری علم و عرفانە کە باسی وجودی پێغەمبەرە، ئەو قودسی پاکی ئایاتە وانە باسی چییە؟ باسی پێغەمبەرە و لە مەقامی وجودیە. بەڵام ئەی کێ پێغەمبەرە ناسێ کە دەرکی غەوری ناکە غەیر و علمی الله سبحانه، باسی خواکە قوڵایی ئەم دەریای پێغەمبەر خوا خۆی ئەزانێت چی، ئەمە خواناسیە. وصلى الله على أو حضرتي صاحب كمالات، كمالاتي چی؟ كمالاتي وجودي كأعلى معجزي قرباني بمن نوري قرآن. بله نوري قرآن باسكك قرآن نورا أعلى معجزي بيغمبر أو نبوك دسي مبارك وأهوات وتخوار، أعلى معجزي شي أو نبوك أسرى معراج كرت، چونکە بە وەفاتی پێغەمبەر هەموو ئەمانە کۆتایی هاتن، بەس قورئان هەتا قیامەت هەر نورە و شەپۆلەکەی ئەڕوا، کەواتە ئەعلا معجزەی قورئانە. ئێمە بەردەوام سەرۆکارمان لەگەڵ قورئانە، سەرۆکارمان لەگەڵ میعراجان نیە، سەرۆکارمان لەگەڵ معجزەکانی تریان نییە، چونکە لە بنەڕەتە ئیشی پێغەمبەر نییە معجزە بێنێت. هیچ پێغەمبەرێ ئیدعای معجزەی نەکردووە، قەومەکەی ناچاریان کردووە معجزە بێنێ. ئیشی پێغەمبەر نییە معجزە بنوێنێ. ئەو تا ئەو شوێنە ئەڕوا ڕۆیشتۆتە شەمسی لامەکان، بەڵام بە خەڵک چی ئەو گەیشتۆتە شەمسی لامەکان؟ خۆ ئەوان نەچوون. بە خەڵک چی بەرد لە دەستی مبارەکە تەسبیحاتی کرد؟ خۆ لە دەستی مروت تا تەسبیحاتی نەکردووە، بە ئێمە چی؟ لە دەستیە داوای معجزەیان کردووە، معجزەکەی هێناوە ئەنجا خەڵکە وتیان وەخوا ساحیریشی گەورەی. طبعا ئەگەر چێ مەشتیتری لە پشتیانی بێوەفایی و ناسەڕاستی مرۆڤیش دەرەخە. ئێ پێغەمبەر هەبووە لە بەردا حوشتی دەرهێناوە، جا بە لە بەردا یەک کاروان حوشت دەربێنێ، چ لە قەزەکە گۆڕە؟ خۆ هیچی نەگۆڕی. بۆیە ئیشی ئەساسی پێغەمبەران هێنانی معجزە نییە. گەورەترین معجزەی پێغەمبەران ئەوەی کە قورئانێکی هێناوە هەتا قیامەت ناخی ئینسان نەگۆڕێ. کامیان گەورەترە؟ بێگومان قورئان. بۆیە فەرمێ ئەعلا معجزەی نوری قورئان. ئەنجا فەرمێ وەسەل الله على ئەو حضرتي صاحب كمال، كفرمي أخلاقي بسنديدي وصلى الله على أو قدسي باكي آياتا كأخلاقي بسنديدي جنابي حي منانا. أفرمي قدسي آياتي باكا پیغمبری خوی آیاتی پیروزی پاک خویتی، چونکە ئەخلاقی ئەو پەسەندیدی قورئانە حەی مەنان خوا پێغەمبەر ئەخلاقی، کەواتە پێغەمبەر لە ڕووی وجودی، پێغەمبەر لە ڕووی کەماڵات، پێغەمبەر لەسەر ئاستی ئەخلاقی سێشتی جیاواز بازەکە. کاتێک کە پێغەمبەرێک غەیری قوڵای دەریایەک بێ، غەیری علم الله سبحانە درکینەکە، پێغەمبەرێ ئەعلا معجزەی قسەی خوا خۆیەتی، کام قسەی خوا؟ مەولانە فەرمێ ئەوەی پێغەمبەر هەرچی لەسەر زاری پێغەمبەر هاتە دەر، خۆ هەر دەمولێوی پێغەمبەر وەک دەمولێوی ئێمە هەر ئینسان نییە، بەس ئەوەی لەسەر دەمولێوی ئەو پیت و حرفانەی کە عەرەب بەکاری هێنا قسەی پێکردن
لە دەمی ئەو یەتە دەرەوانێ قسەی خوایە ئیمانت پێی نەبی إن هو إلا وحي يوحى بەڵێ ئەم کەلیماتانی لە دەمیەتە دەر ئیمانت پێی نەبێ کافرە بی بەدبەختەبی کەواتە بەڕاستی مامۆستا مەحوی واضحە قوربان بەڵێ زۆر ینی زۆر وەستایانە زۆر وردە ئەنجا پێغەمبەرێکە ئەوەندە قوڵە پێویستی بەوەنی ئەهلی مەکە بە صادق الئەمین باسی بکەن صادق الئەمینی مەکە هیچ قیمەتی نەبوو چونکە تا ئەو دەقە صادق الئەمین کەوتی پێغەمبەرێکیان لە تۆ دروزنترمان نەبینیوە کەچی خوا فەرمێنا وئینەکە لەعەلا خولوق عەظیم من ئەدناسم تۆ چی خوا تۆی پەسەندە تۆ ئەهلی مەکەت بۆ چییە مرۆڤایەتیت بۆ چییە مرۆڤ تۆ پەسەندکایە پەسەند نەکە هیچ بەلا تۆ گرنگ نەبێ چۆ تۆ لە شوێنی تر پەسەند کراوی خدا ناسیەکەی باسی خدا لە مەقامی پێغەمبەرە لێرە باسیەکە بۆیە کە ئەفەرمێ موسا ئاخر حەزرەتی موسا تەلەبی کرد داوای کرد پێغەمبەری خوا هات فەرمی نا ئەو شتەی ئەتهەوێت دەستت بکەوێ ئەبێ داوای نەکەی ئەوەت پێدرێت کە داوای ناکەی هەشتێک بوو بە داواکردن نادەنێ چونکە کە بوو بە داواکردن داواکاریەکەت ئەبێتە ئامانج کە بوو بە ئامانج خوا ئەچێتە دەرەوە ئەبێ ئامانجەکەت بەس خوا بێ ئەم داواشی نەکرد و ئەو شەرەفەشی پێ بڵا چکە ئەم داواکەی بەس خوا خۆی بوو ئێکە تۆ خوات داوا کرد و هەمووی هەرخوا بوو هەموو شتێکت هەیە هەموو شتێکیش پێدرێ مەحوی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەشوبهێنێ وەکو فەرموودەکەی کە خاتو عایشەش لێ ئەپرسن بە قورئان هاوڵانیشی ئەشوبهێنێ تا ڕادەیەک ئەیانبا بۆ ئاستێکی باڵا چونکە بە نووری عەکسی پێغەمبەر ئەوەندە منعکیز بووبوون غەریبی تازە هاتوو دەیگوت ئەم پێغەمبەرستانە یا ئەمە پێغەمبەرستانە بەرز بوونەوە بەرەو باڵایی چوون لە فەرموودەش هاتووە کە مرۆڤەکان ئەگەر پەیڕەویەکی ڕاست و دروست و ڕاستهاڵانن لە پەیامی خوا و پێغەمبەر بکەن صلی الله علیه و سلم ئەگونجێ کەسێک لەم سەردەما خێری پەنجا لە هاوڵانی هەبێ مەبەستم ئەوەیە مەحوی دەیەوێ بەم دوو بەیتە پێمان بڵێ ئەوەی کە لە ناو بازنە و دەریای محیبەت و خۆشەویستی و پێغەمبەر ناسیا خۆی بینێتەوە ئەگونجێویش بەرەو باڵایی و بەرەو پلە زۆر بەرزەکان تا ڕادەوەی کە وەکو فەرموودەکە پشتگیریەکە بەرەو سەحابە بوون و بەرەو نزیکەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەنگاو هەڵبێنێتەوە سەحابە هەر بۆیە پیانەوترێ سەحابەت هەڵگرتنی چکە بە سەحابە ناوترێ ڕەفیقی پێغەمبەر چکە ئێمە لە عەرەبیە معلومی جەنابتە مەسەلەی ڕەفیق و زەمیل و ئەمانەشمان هەن هەر یانی هاوڕێ بەس ئەوان پلەکان پلی سوحبەتە ویکە کاک ناسر زۆر جوان باسیەکە بڵێ بۆ تێگەشتن لە پلەی سوحبەت من ئەسمۆ خزمەت شێخ عومەری سوهرەوەردی لە کتێبی عوارف المعارف لەوێ باسی ئادابی سوحبەتی بینی مرید و شێخ ئەکا ئینسانی کە طریقەت لەسەر دەستی ئوستادی شێخی وەرەگرێ پێویستە کۆمەڵێ ئەدەب ڕیعایەت کا لە بەرامبەر مامۆستاکە کە مامۆستای هەر شێخێکی اعتیادیە پێغەمبەریش نییە ئەم ئادابانە ڕیعایەت بکات ڕچای بکات پێوی پابند بێ بۆ نمونەیەکێک لەوانەیە فەرمی ئەبێ ئەوەندە لێوەی نزیک ببێ ئەوەندە تێکەڵاوی ببێ لە حەزات ئیشارات لە ئاماژەکانی تێبگا لە لەحظات و ساتەکانی تێبگا تەنانەت کە پێەکەنی تێبگا بۆ پێەکەنی کە تووڕابێ تێبگا بۆ تووڕابێ لە هەموو ئاماژەکانی تێبگا هەتا نەگاتە ئەو مەقامە نابێتە موریدی حەقیقی تا نەبێتە موریدی حەقیقی مەقامی سوحبەتی پێ نابێت پرسیارەکە ئەمێ بۆچی ئەهلی طریقەت داوا ئەکەن مرید ئەوەندە وابەستی شێخ بێت تا مەقامی سوحبەت ئاخرمە لەبەر گەورەی شێخ نییە بۆ ئەوەی لە مەقامی سوحبەتی سەحابە تێبگەی بڵێ ئەمە من شێخێکە ئەگەر ئەمە پێغەمبەر خۆی بیا چیمە کرد ئەنجا تێگەی سەحابە بۆ ئەوەندە بە دەوری پێغەمبەرەوە بووبوون بە پەروانە بە دەروی ئەم شەمعای ئەسووتان یەکێک لە ئیشەکانی علمی تەسەووف ئیمامی غەزالی و ئیبن خەلدون باسیەکەن ئەمێ ئیبن خەلدون فەیلسوف قسە ئیمامی غەزالی هەنێ تەییدەکە ئەفەرمێ ئێمە کۆمەڵە چەمکمان هەیە چەمکی خوایەتی نەک خوا خوایەتی پێغەمبەرایەتی وحی معناکانی قورئان قیامەت بەهەشت و جەهەنەم ئەو هەموو ئەو بابەتانەی کە نادیارن سوحبەت هاوڵایەتی پێغەمبەر ئەفەرمێ بەبێ تێپەڕبوون بە فلتەری تەسەووف و عیرفانە ناتوانین لەم چەمکانە تێبگەین
هەموو کتێبەکانی علمی کەلام بخوێنەرەوە باسی نبوات پێغەمبەرایەتیت بۆ ئەکەن پێغەمبەر چێیە چۆنە بەڵام دیوە معنەویەکی پێغەمبەرایەتی بۆ ئاوایە بۆت باز ناکەن چکەمە هی باسکردن نیە هی ئەزمونکردنە ئەبێ ئەزمونی بکەیت ناتوانی لە مەقامی صحبەت تێبگەی ئەخر خۆ ئەوانی ئەهلی مەدینە هەمیان مەقامی صحبەتیان هەبوو هەمووی هاوڵی پێغەمبەر بوون بەس لەناو هەموو ئەهلی مەدینە و دەوروبەری کە لە خزمەتیا بوون چەند سەحابەمان هەیە ڕەقەمە لەسەرەوەی دائیم ئاماژەیان پێکەین ئەخر ئەوانیش پلە بوون بەڵێ بێگومان ڕێژەیەکی کەم زۆر کۆمەڵێکی زۆر دەستەبژێرێکن ناویان زۆر دیارە بۆچی ئەخە پلی معنەوی ئەوان بەقوتر بوو صحبەتی ئەوان بەقوتر بووە قوڵتر بووە هەر ئەوانیش بوون بە نووری عکسی پێغەمبەر زۆر منعەکیز بوو بەتەئکید ئەی ئێمە لە دوا پێغەمبەری خوا نەماوە و لە خزمەتیانی نووس ئەو مەقامی صحبەتی ڕاستەو خۆی لە خزمەتیانی ئەی چیمان ماوە ئێمە بەو نورە منعەکیز ببین محمێگە هەر سەرەتا فەرمووی ئەعلا معجزەی قورئانە قورئان پێغەمبەر و پێغەمبەریش قورئانە هەمیشە کە ئەچیتە خزمەت قورئان تۆ لە یەک کاتە ئەچیتە خزمەت خوا خۆی حزوری خوا خۆی چکە کەلامی خوایە و ئەچیتە خزمەت پێغەمبەر چکە پێغەمبەرێکی مەقروءە خوێندراوەی چۆن پێغەمبەر قورئانێکی جوڵاو بوو زۆر ڕاستە بۆیە صحبەتی قورئان شەرەفی صحبەتی پێغەمبەریش دەداتی بۆیە ئەفەرمێ لە دوا من کەسانێک کە دێن ئیمانداری ئەوان بەقەدەر 50 پلەی یا ئەوەندە پلەی سەحابی منی واضح قوربان زۆر ئەو بابەتی پێشتیش کە پرسید لەسەر خودازانی و خودابینی کە فەرمووت سەحابە خلافیان هەیە طبعا من تێبینیەکەم هەیە لەسەر ئەو بەڕێزانی کە باسی ئەم بابەتاکەن و زۆر ئیستیدلال بە قسەکەی حەزەتی عایشاکەن کێشەیەکمان هەیە کە ئێمە ناتوانین وەکو عەرزم کردیت کۆمەڵێک سەحابەمان هەیە پلەیان جیاوازە لە هەموو سەحابەکانی تر سەحابەکانی تر هەموو بە ئەخلاق پێغەمبەر بوون ئەمە تەواوە بەڵام خۆ هەر لە مجتەمەعی مەدینە خەڵکی تیا بوو سەحابە بوو زینای ئەکرد کەواتە ئەم منعەکیز نەبووە هێشتا سەحابە هاتوتە مزگەوت توێتی خەڵک هاتووتیتی پێغەمبەری خوا ڕێگەم بدە زینا بکەم یعنی هێشتا ئەم کەسە ماوێتی تۆ جورئەت کەی بچیتە بەردەم پێغەمبەری خوا بڵێ پێغەمبەری خوا ڕێگەم بدە زینا بکەم بەڵام ئەمە گەورەی پێغەمبەر بوو ئەوەندە متمانەی لە دڵی ئەو گەنجە دروست کرد و ئەچێتە بەردەمی ئەزانێ ئەبێ پێویستە ئەو ئیجازەی بدا بیکە متمانەی پێیەتی ئەچێتە بەردەمی پرسیش پێگا فەرمی ئیجازەم دە ئەوە بکەم هەموو دەوروبەری هەڵەستن پەلاماری بدەنی پێغەمبەری خوا فەرمێ وازی لێ بێنن با بێ بزانین داواکاریەکەی چییە 3 جار داوایەکە دای ئەنیشێن و ئەفەرمێ ئەی گەنج تۆ ئەزانی ئەگەر لە خەڵکی لەگەڵ خزمی تۆ بیکە قوبوڵ تا فەرمێ نەخێر ئەفەرمێ ئەو خەڵکەش قوبوڵی نییە باشە قوربان ئەنجا کە گەنجەکەیەتە ژوورەوانێ پێ ئەفەرمێ بە دایک و باوکمەوە بە قوربانت بم پێغەمبەری خوا بەس بە دەوروبەرەکەی ناڵێت چکە دەوروبەرەکەی ئەگەر پێغەمبەر ئیزنی بدایە ئەوەندەیان لێ ئەدا بێ کەس کوژیان نەکرد دەوروبەرەکەی مامەڵەیان زۆر ڕق بوو ئەم زۆر نەرم بوو هەتا لەگەڵ ئەو کابرا دەشتەکێش کە دێتە نێو حەوشەی مزگەوت و دەست بە ئاوەگەێنێ بەڵێ تەواوە بابەتەکە ئەوەیە یعنی ئەم پێغەمبەرە ئەوەندە ئەخلاقی نەرمبوو مجتەمەعەکەی گەنجێکی واشی تیا یە باشەڵە پێغەمبەری خوا بازی نابکەم لە کاتێکە عەبدوڕەحمانی کوڕی عەوفیشی تایە کابرا ئەچێ ئەڵێ محەممەد ناردوم پێغەمبەر ناردومی یارمەتیم دێ فەرمی کە چوون تەماشاکەم دەنکەگەنم بین کۆکاتەوە بە سڵە پۆشێتم برا پێغەمبەر ناردوو لەو پیاوە قوبوڵی نییە زەویەکە یەک دەنکەگەنم بخوا ماڵەدا بە من زۆر بە ڕەزیل تێگەیشت ئەفەرمی کە چوم ئەسپێکم ڕاکێشا کاروانەکە نوێی بەدواوە هات وتم ئەی جەرمەوەتی پێغەمبەری خوا ناردووتی من چۆنی جەرمەوە وتم باشە ئەی بوو ئاوا ئەکەوتی ئەخر ئێمە دەنک و ئەکەین و ئاواژەی بەخشین بەڵام خودی پێغەمبەر نابێت تەنەزول کا علووی هیمەتی بۆ دەنکە زیزانە ینی خۆی ئەوەندە گەورە و ئەوەندە احتیشاماتی زوو دنیە کاتێک پێغەمبەر ئەم مەقامەتی ئاوا سەحابەکانیش واضح قوربان هەر لەمە بۆمان دەرەکەوێ زۆر ئاساییە حەزەتی عائیشە پێغەمبەری خوا فەرمێتی ئەفەرمێ نیوەی دینەکەتان لە دایکتان لە عایشە وەربگرن کام نیوەی دین ظاهیرەکەی دین نەک معنەویەتی دین دروستە ماڵسە کامەران ینی مەقامی حەزەتی عایشە
لەو مەقامە معنەویە ئاساییە ئەکرێ بەقەدەر مەقامی حەزرەتی عەبدوڵڵای کوڕی عەباس بەرز نەبێ نەتوانێت درکی ئەمە بکە کە پێغەمبەر خی گەوری دیوە لە وەصفە پێغەمبەری خوا فەرمێ خەدیجە و فاتیمە کامڵن نافەرمێ عایشە کامڵە لەکوێ خەدیجە کامڵە لەویایە کە پێغەمبەر یەتەوانی هەڵ ئەلەرزی ئەڵێ من لە ئەشکەوتی حیرا شتێکی وام دیوە خۆی نازانێت چی بووە خەدیجە فەرمێ تۆ پێغەمبەریت کامڵە درکی پێغەمبەراتی پێغەمبەرەکە ئاعتیادی حەزرەتی عایشە درکی ئەمە ناکە قسەکە ئەمەیە کە حەزرەتی عایشە فەرمێ پێغەمبەر بە چاوی سەر خوای نەدیوە ئاساییە لە مەقامی معنەویە ئەوەندە بەرز نەبێ بەس لە عەقڵە ئافرەتێکی زۆر عاقڵ بووە زۆر پەروەردەی بووە وە قۆناغی هاتنە نێو دنیای پێغەمبەری صلی الله عليه وسلم هێشتا عایشە کە پێغەمبەر ئیسلامی عراجی پێکرێت صلی الله عليه وسلم ئەو هەر مناڵە خێزانی پێغەمبەر نییە و تەمەنیشی زۆر کەمە لە مەکایە بەدەکیت مامۆستا کامەران کاتی بەرنامە تەواو بوو تاوان من ویستم لە کۆتایی بەرنامە ئەو مەشهەدە دڵسۆزی و بەدەمەوە هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئومەتەکەی و مەگەر ئەو سێبەرانەی خەزنەمەندە کردووە بۆ ڕۆژی حەشر چه دڵسۆزێکە لەو گەرمایشدا سای هەر لە سەرمانە و ئەی کۆمەڵێشتی زۆر جوانی باس کردووە مەحوی کە لە ساحەی پڕ لە مەینەت و گەرما و مەشەقەتی قیامەت و حەشرا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبێش هەم مای ئارامی دڵ و جانمانە هەم ئەمایی ڕووسوریمانە مای ئەوەیە کە شەفاعەت و کاکار و سەردارمان بێ بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکە بزان بەسەریشا تێپەڕیوە خی گەورە پاداشت باتەوە زۆر بە چێژ بوو داوای بوو نەکەم کە کاتمان زۆر نامەسا پێشوانەوە زۆر خۆشحاڵ بووین خی گەورە پاداشت باتەوە ئینشاڵڵا جێ ڕەزامەندی خوا و ڕوحی پێغەمبەر و بینەریش بوو بێ ئینشاڵڵا سپاسی جەنابتانەکەم زۆر سپاس بۆ جەنابتان و بۆ خی گەورە پاداشت باتەوە ئینشاڵڵا بەڵێ بینێرانی عەزیز و خۆشەویست بەرقوڵێکمان کرد لە قەسیدەی بەحری نور و ئینشاڵڵا من لێرەوە بە ناوی ئێوە شۆداوا لە مامۆستا کامرانەکەم لە ئەڵلقەکانی داهاتوان نەکبووە کۆڵە یەک لە دوایەک هەوڵ بدەین هەر لە وەسەل الله على ئەو بەحری نوری علم و عیرفانەوە هەتا کۆتایی قەسیدەکە هەمووی ڕاڤە بکەین و ئەوی ئەعجاز و ئەو هەموو گەورەی و شان و شکۆیەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە قەسیدەکە باس کراوە ڕاڤەی بکەین و ئامانج و مەبەستی یا ناوەڕۆکی ئەو قەسیدەیە کە لە زاری مەحیواتۆتە دەرەوە بۆ ئێوەی عەزیز و خۆشەویست و ئەدەبدۆست بگوازینەوە تا بە یەگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ